یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆژ بۆ پێکهێنانی حکومەت یەکێتی هەمیشە نەخشە ڕێگامان بووە کە دانیشتن و گفتوگۆ و دیالۆگ لە بینی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان و ئێمە و لایەنە سیاسیەکاندا نەخشە ڕێگەمان بۆ نەخشە ڕێگاشمان دەبێت. داواکانی ئێمە بۆ حکومڕانی داوای خەڵکە، داوای میلەتەکەمانە بۆ ئاوەدانکردنەوە، بۆ باشترکردنی بژێوی خەڵک و لە دانیشتەکانیشماندا پرسی حکومەتی هەرێم و پرسی کەرکووک و پرسی بەغاو و مووسڵ ئێمە وەک یەک قەزیەی بینین کە قەزیەی نەتەوەکەمانە. ئێمە لەگەڵ چارەسەری کێشەکان گرفتەکان ئەو کێشانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر چارەسەرکردنی کێشەکان بە دانیشتن و گفتوگۆ. نەخشە ڕێگەی ئەم حیزبەی ئێمە ڕوونە، ئاشکرایە، بۆیە بە ئاشکراش لە هەموو شوێن و جێگاکاندا ڕوونی دەکەینەوە بۆ خەڵکی کوردستان. ئێمە لە دانووساندنەکانماندا لە دانیشتنەکانماندا زۆر ڕازگۆیانە بە ناوی خەڵکەوە قسەمان کردۆ قسەشەکەی و تا بەو شەوەیەش بڕوە زۆر بە ڕوونی دەیڵێن بەشداری حکومەتێک ناکەین یەکێتی نیشتیمانی کوردستان دەور و کاریگەری ئەساسی نەبێت.